بەڕاستی ڕۆژی قیامەت ڕۆژێکی قورسە بەڕاستی قورسە بە لەسەر کێ بەتایبەت لەسەر کافر قیامەت ثەقیلە ثەقیلە لەسەر عەرز و ئاسمان ئاسمانەکان تەحەمولی ناکەنە پێچێنەوە چیاکان تەحەمولی ناکەن ورد و خاشە بن بەحرەکانە بن بە هەڵم بەشەر تۆ بێ چۆن تەحەمولکەی بەڕاستی ڕۆژێکی قورسە یەومە یەجعەل الویلدانە شیبە مناڵی تازە لەدایک بوو سەری سپێ يوم تسأل كل مرضعة عما أرضعت وتضع كل ذات حمل حملها خواي قربوا ما نوفقها كثي كنا أفرتي الشردن من على كي خوي أقل ينامي لتا أفرتي حاملة حملكي دائني لترفي روجك تشيع كانوا أستير كانوا عثمان خوي برقي ناقري جانا بشر تو برقي بقري جاورة تو لو روجات دجمني بدجمني خوا نازل بكري بانكري بڵێ ئەوەرە دوژمنەکانی خوا ئەوەرەوانی کە ئیمانیان بەخوا نەبوو ئەوانەی کە محارەبەی مڵک و دەسەڵاتی خۆیان نەکرد دەوەرە بۆ حاڵۆ وەیەذەرونە وەراءهم یومە الثەقیل بەم تۆزت عاجیلەی دنیا ڕاستی ئەو قیامەتە و ئەو ڕۆژە قورسیان لەبیر کردەوە وەلایان ناوە